خۆشەویستان ئەگەر ئێمە یەک بین هەموو دنیا ناتوانێت چارمان بکە. واللهی هیچ حاکمێک، هیچ دەسڵاتدارێک، هیچ حزبێک ناتوانێت حەق و مافمان بخوا ئەگەر ئێمە یەک بین. بەس ئەگەر ئێمە پەرتەوازە بین، عینەن وەکو ئەو کابرایی کە حەوت کوڕی هەبوو کۆیانی کردەوە و ویستی نەسیحەتیان بکە، هەر یەکێ بەلایەکە شەنیە کرد، هەر یەکە بەلایەکە شەنیە کرد کوڕەکانی، ئەمجا کۆیانی کردەوە و هەمویان حەوت لە داری هێنا، حەوت لە داری هێنا، ئەوت لە دارانەی بەستە یەکەوە وەدای بەدەست هەر یەکێک لەوانەوە فەرمووی کوڕم ئەو دارە بشکێنن، ئەو دارانە بشکێن، هەمویان محاولەیان کرد نەیانتوانی بشکێنن. پاشان دوای ئەوە پەتەکەی کردەوە و دانە دانەدای بەدەست هەر یەکێکیانەوە وتی بشکێنن، ئاوایانە کرد هەر یەکێکی خۆی شکان، فەرمووی کوڕم ئاوایە ئەگەر ئێوە هەر حەوتان یەک بگرن لە پشت یەک بن مەگەر بەس قەزای خوا لە ناوتان ببا، هیچ کەسێ چارتان ناکا، ئەگەر برا لە پشت برا بێ مەگەر قەزا لای خوا بێ. بەڵام ئەگەر ئێوە هەر یەکێک بەلایەکە شەنی خۆتان بکەن، بەخوا هەموو کەسێک چارتانەکە، هەموو کەسێک پێتان ئەوێرێ. جا بۆیە من قەناعەتم وایە ئێمە زۆر جا دەرمانەکان لە جێی خۆیان نادەین، عینەن وەکو کابرایەک وایە تووشی نەخۆشیە قورس هاتبێ ئەڕواتە لای کابرایەکی دەرمانساز سەیدەلانی ئەڕوا پاراستۆڵێکی پێدا، هەر چۆن بڵێ موسەکنێکی پێدا بەس بۆ لە حەزاتێک دەرمانەکەی ئێشەکەی لادا و دوای ئەوە هەم جارێکی تر سەر هەڵەداتەوە. کێشەی ئەم ملەتی ئێمە لەوە نییە خۆشەویستەکانم کە ئێمە بەدوایە ئەگەڕین، بەڕاستی کە زۆرێک لە گەنجەکانمان زۆرێک لە خەڵکی سەری لێ تێک چووە. کابرایی وا هەیە، زەلامی وا هەیە لە کاتی ئینتخاباتەکانە، لە کاتی دەنگدانەکانە زەلامی وا بۆ شانازی کردە بۆ حزبێ 100 دەنگی داوە، 100 دەنگی داوە بۆ حزبێ، من ئەتوانم ناوی بێنم، بەڵام ئێستا لەو حزبە ئەخوێنێ. ئەمە یعنی چەنی بەچەند، ئەمە چەنی بەچەند، ئەمە چەنی بەیانیش هەم انتخابات بێ هەم دەنگ بۆ حزبە ئەدا، لەوانەیە هەم دەنگی تری بۆ کۆکاتۆ بە کارتێکی مۆبایل دینەکەی خۆی ئەفرۆشێ، بە 2 دینار بە معاشێکی کەم دینەکەی خۆی ئەفرۆشێ. ئێمە کێشەکانمان لەوە زۆر گەورەترەکەوە ئێمە ئێستا یعنی هەندێک کەس هەیە وا ئەزانێ حەلی ئەم مەوزوعە بەوەیە. بەخوا براینە حەلی ئەم مەوزوعانە گەڕانەوەی بۆ لای خوا. والله ئەگەر ئینسان نەگەڕێتەوە بۆ لای خوا، عەقیدەکەی خۆی ساغ نکاتەوە، سیر نەکا بزان خوا چی ئەفەرمێ، پێغەمبەر چی ئەفەرمێ، والله براینە هیچ سوودی نییە ئەوەی کە هەندێک کەس وا ئەزانێ وایە. هەندێک کەس گلەیی لە مامۆسایانی ئاینیە کە ئەڵێ مامۆسایانی ئاینی بۆ نایەن دابەزنە سەر جەعدەکە وەکو ئێمە داوای مەسەلەن بۆ نمونە چی بکەن. هەندێک کەسی ئەڵێ مامۆسای ئاینی بۆ لەسەر مینبەرۆ قسە ناکا، مامۆسای ئاینی مەسەلەن بۆ نەکوژرا، نەماندی مامۆسایە بکوژرێ. ئەی براکەم جایە تۆ ڕئیس حزبەکەی خۆت ها لەکوێ؟ من پرسیار ئەوەی لێ یەکەم، ئەوەی وا توو شوێنی کەوتوی ها لەکوێ؟ خۆی داوە کوش لەسەر مینبەرەکەوە، یان ئەوانەی خۆت ئەسڵەن ئیعلامەکانیشتان بێدەنگ بووە لەم مەوزوعە، ئیتر بۆ داوا لە مامۆسای ئاینیەکەی؟ مامۆسای ئاینیە زانێت دەردەکە لەکوێ، بەس تۆ نازانی، حزبەکەی تۆ نازانێ، جەماعەتەکەی تۆ نازانێ، ئەوەی کە تۆ لێت تێک چووە. مامۆسای ئاینی چاک ئەزانێ دەردەکە لەکوێیە، دەردەکە دووریە لە خوا براینە، قەرەباڵخی مزگەوت حەساو نییە، عەقیدە و بیرروباوەڕی ناو دڵەکان حەساوە. ئێمە یەکگرتنمان نەماوە، ئێمە برایەتیمان تێک چووە، ئێمە عەقیدە و بیرروباوەڕمان تێک چووە، ئێمە وەلا و بەرامان تێک چووە، دۆسایەتی کەسێکەکەین کە زۆر دوورە لە خواوە، بەس لەبەرەوەی ئایدی حزبەکەی خۆمانە زۆر دوورە لە خواوە، بەڵکو دژایەتی خوا و پێغەمبەریشەکە. بەڵام لەولاوە ئەڕۆین دژایەتی کەسێکەکەین زۆر لەگەڵمانە پای هاوقەی پامانەوە، دۆسە خۆشەویستمانە، نزیکترین کەسە لە خواوە، لەبەرەوەی لە حزبەکەی ئێمە نێ دژایەتیەکەین. ئاخرەمە دین وا چۆن ئەبێ؟ ئیتر ئێمە ئەگەر وابین چۆن سەرەکەفین؟ ئەگەر ئێمە هەر یەکێ دڵی بەلایەکا بڕات چۆن سەرەکەفێ؟ ملت ئاوا قەت ناتوانێت بگاتە مافی خۆی، و بەیانی دوژمن هەر دوژمنێکی تریش لە دەرەوە ئەتوانێت دەستمان تێ بخاو یاریمان پێ بکە. ملەتی کورد 70-80 ساڵە یاری پێکرێ، ئاوا هەر جاری وەکو شەترەنج هەر جاری دەوڵەتێک یاریمان پێەکە، و ئێسەیش ئەوە تا یاریمان پێەکەن. خەڵکی وا هەیە ئەوەندە ئینتیمائی نیشتمانی کەس بووە، ئینتیمائی وەتەنی کەس بووە، ئەڵێ من شەرمەکەم کەلپەلی کوردی لەبەرمایە. نە واللهی شانازیەکەم هەتا ماوەم پەشیمان نیم کە من کوردم، خوا بە کوردی خەڵقی کردووم، من پەشیمان نیم، من شانازیەکەم بە کورد بوونمەوە، شانازیەکەم بە نەتەوەکەمەوە. بەڵام
هەنێ کەسێ ئستغلالی کوردایەتی ئەکا بۆ شتی تر تو ئەبێت تفلەو بکەی نەک تف لە کوردایەتیەکەت بکەی ئەبێ شانازیەکەت هەر بە کوردایەتیەکەتەوە بە کەلپەلی کوردیەکەت و هەر بمێنێ نابێ پەنا ببەیتە بەر دوژمنان و خۆزگا بخوازی بەوەی کە دوژمن بەسەرتەوە بێ. جا ئەوە یەکێک لە گرنگترین شتەکان کە ئێمە برایەتیەکەمان پتەوەکە خۆشەویستی و مەحەبەتەکەمان زیاد ئەکا ئەمان کا بە یەک برینە مەسەلەی ئیخلاسە مەسەلەی پاکێتیە. خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ ئیخلاس لەگەڵ خوا ئیخلاس لەگەڵ خوا برینە زۆر مهمە ئینسان لەگەڵ خوایە ساغ بێ زۆر مهمە ئینسان لەگەڵ خوایە ڕاستکە هەر کەسێ لەگەڵ خوایە ڕاست نەکە برینە قەت لەگەڵ ملەتە ڕاست ناکە. واللهی مەخەڵەتێن خۆشەویستەکانم مەخەڵەتێن بە کەسێک بێدین ئیدعای شتی زلە بکە واللهی بەس مەبەستی مەسلحەتی خۆی و بەرژەوەندی خۆی تێرەکە. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء